ئێستا بەتەنە دروشمی و کابینێ زۆر کات باس لەوە دەکات کە حکومڕانی هەرموچە دابەشکردن نییە. ینی پێ دوای هەرموچەکەشیان پێدابش ناکەی بۆچی دەڵان هەر حکومڕانی هەرموچە دابشکردن نییە؟ ئەزانی حکومڕانی بریتێ لە ژیاندنی خەڵک، ینی گوزەرانی خەڵک. موچە دابشکردن یەکێکە لە ڕئیسیترین مقەوماتی حکومڕانی، ینی کە تۆ موچە دابش نەکەی خەڵک برسی بێت، ینی چۆن حکومڕانیەکە. هەچی حکومڕانی دنیا هەیە، دەوڵەتانی دنیا هەیە، ینی ڕەکیزە ئەساسیەکەی بریتێ لە موچە دابشکردن و ژیاندنی خەڵک، دۆزینەوەی کار بۆ خەڵک. خۆزگا هەر موچە دابشکردن نەبووە، ئەمان بیان توانە لە پاڵ موچە دابشکردن شتی تریش بکەن، بەڵام ئەم قسەیە بە خراپی ئەوترێت، ینی بەستیانەوەیە بڵێن وڵای ئێمە کاری ئێمە بەستەن هابریتینە لە موچە دابشکردن. کەواتە چی؟ ینی موچە دابش ناکەی بەڵکو لە ئەمە ئیشی ترەکەن، ئیشەکانی ترتان چیە بۆ نمونە؟ ینی چی ترتان کردو؟ لە کاتێکا پرۆژەی خزمەتگوزاری وەستاوە، ینی ڕوبەڕووی کۆرۆنا بووینەتەوە، باشە ڕوبەڕووی کۆرۆنا هەموو وڵاتانی دنیا ڕوبەڕووی کۆرۆنا بوون. یاسا ئێمە نەبینی کە شەڕی تیا بۆتە 4-5 پارچەوە، ئەوش ڕوبەڕووی کۆرۆنا بووێتەوە، یعنی ژماری مردن لەوێ هەرکەمە. تەمان ئێمە دەستخۆشی لە هەموو ئەو ئازیزانەکەین کە شەو ڕۆژیان خستۆتە سەر یەک بۆ پاراستنی تەندروستی هەرێمی کوردستان لە پزیشکە بەڕێزەکان، لە کارمەندانی وەزارەتی ناوخۆ، کارمەندانی ئاسایش، هەموو ئەمانە کە ئەرکی خۆیان بەزیادەوە جێبەجێ کردووە، فعلەن خەڵکیان پاراستووە. بەڵام ئەمارکی حکوومەت ئابێ بیکات، ینی باش ئەگەر حکوومەت تەندروستی خەڵک نەپارێزێ و ژیانی خەڵک نەپارێزێ و ئابووری خەڵک بۆ نمونە پێش نەخات و ئەگەر لەو ژێرمەتی خەڵک هێژاریش نەدرا بڕەپارە. ئێستا کۆمەڵی خەڵک فۆرمیان پڕکردو فۆرمی حکوومەتی عێراقی، ئێستا بڕەپارەکان بۆ هاتووە لە چەند ناوچەیەکی سنووری پارێزی سلێمانی دابش کراوە، هاوکارێک تقریبان لە سنووری 150,000 دینارێکە بۆ خەڵکی هێژار و کەم دەرامەت، هەر بەرەو بڕەپارەی لە عێراقەوە گەیشتووە هاتووە. بەداخەوە هەموو دەوڵەتانی دنیا، ئەوانی کە ئێمە متابعەیەکەین، ئەوانی کە مانای کەریمە دەوڵەتن، ئەبینین کە تووشی ئەم ئەزمەی کۆرۆنایە بووین، هەموویان هاوکاری خاوەنکار و خەڵک و بازرگان و هەموو ئەمانەیان کرد. بەڵام لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە داوای سوال بۆ بەڵێ داوای سوال لە خەڵک، داوای خێر و سوال و سەدەقە و زەکات و ئەمانە لە خەڵکەکەن، داواکەن کە بازرگانەکان قەرزیان پێ بدات، داوا لەواکەن خاوەن کۆمپانیەکان هاوکاریان بکات. ینی بەم شێوەیە نە دەوڵەتداریەکرێت نە ئیدارەش دەتوانێت بەردەوام بێت. ینی حکوومەتێک خۆی ئەوەندە پێشبینی ئەوەی نەبوو بێت، ینی احتیاتی خۆی نەخست بێت بۆی کە لە دۆخێکی وان ڕوبەڕۆ بێتەوە، هیچ فلسێک لە قاسەکەتان نەبێت، هیچ یەدەکێکت نەبێت. سەیریکەن مقارنەیەکین بە ئێمە حکوومەتی عێراقە زۆر جار بە تەنزەوە باسی حکوومەتی ئەڵێن بە حکوومەتێکی فاشل و هیچی بە هیچی و نیو گەندەڵ بڵاو بۆتەوە وایە. هەموو جارێک گەڵێن کە ئێمە ئەوەندە یەدەگمان هەیە. بانکی ناوەندی 62 میلیارد دلار بریکاری پێشوەزارەتی دارایی ئێمە بوتی 62 میلیارد دلار بانکی ناوەندی هەیە. هەمومان نەزانین جەناب و بینەرانی بەڕێزی شەزانن لە 2003 حکوومەت دەوڵەتی عێراق هەل لە بنەڕەتەوە لە ڕێگەوە هەڵوەشێنرایەوە، سوپا و هەموو شتێکی هەڵوەشێنن، بانقی مرکزی و هەموو شتێک نییە تاوا کۆتایی پێهات. ئەمان لە سفرەوە جارێکی تر دەستیان پێکردەوە، سەری کە ئەبینی ئێستاکەش یەدەکیان هەیە و ینی موسساتی دەوڵەتیان هەیە و سەر ڕێ هەموو تێبینیەکمان لەسەر دەوڵەتی عێراق. ینی بەداخەوە ئێمە ئەمانوت هەموو جارێک شانازیمان بەوەوە کرد، ینی دەسەڵاتدارانی ئێمە شانازیان بەوەوە کرد، ئەیانوت ئێمە لە دیموکراسیە، لە ئیدارەدانە، لە کۆمەڵشدا لە پێش بەغدادەوەین، بە چەند ساڵە لە پێش بەغدادەوەین. بەڵام خۆمە بە قسە نابێ، ئەمە لە تاقیکردنەوەیە دەرەکەوێت. ئایا تا تۆ چەندی ڕاستگۆی؟ فعلەن ئەم ئەزمانی کە ڕوبەڕوومان بۆەوە لە دەرکەوت، ینی ئێمە تووشی شەڕی داعش بووین، نازانم دوای ئەوەی مەسەلەی ڕیفراندۆم و دوای تووشی شەڕی عێراق و پەرلەمان هەموو ئەمانە بوون. ینی کارەکانی دەسەڵاتدارانی هەرێم هیچی بەڵگە نییە لەسەر ئەوەی کە ئەمە دەوڵەتێکی موسساتیە، دامەزراوەیەکی باشی تیا بێ، دامەزراوەی نیشتیمانی تایە. ئەو دامەزراوانەی هەن هەر دامەزراوە لەلایەن حیزبێکەوە کۆنتترۆل کراوە بە ئارەزوی ئەم حیزبە، یعنی ساکە بینی پەرلەمانی کوردستان ڕاستە ئێماڵین پەرلەمان ئەوەیە فراکسیۆنی جیایتیایە و حیزبەکان ینی ڕەنگی جیاوازی تایە، فعلا نەبێ ژوا بێ لە هەموو پەرلەمانی دنیا، بەڵام کۆمەڵی سەوابەت هەیە تۆ نابێت ئەم پەرلەمانە لەیلابات وەکو بڵێن. یعنی بۆ نمونە لە مەسەلەی ئەوەی کە مامەڵەکردن لەگەڵ پرسە چارەنووسازەکانە، یعنی یەکسانیکردن لە نێو خەڵکە، نابێت ئەم پەرلەمانە ببێ بەداری دەستی حیزبێکی دیاریکراوە، با ئەو حیزبەش هەر دەردەستی. بەڵێ ئێستا پەرلەمان پارتی دیموکراتی کوردستان بە ئارەزوی خۆی
کۆبوونەوەی بێ ئەیکات کۆبوونەوەی نوێ نایکات بێ دەرگاکەی داخات بێ پەرلەمانتارە نێرێتە ماڵە بێ لە پەرلەمانتارەدا بێ پارێزبەندی لەسەر پەرلەمانتار هەڵەگرێت ینی خۆبینیمان چوار پەرلەمانتار داوای ئەویان لێکرا بوو کە پارێزبەندیان لەسەران تۆ بینی ینی تۆ شەرم نەکەی لە خەڵک لە هەموو ڕاگەنەکانی دنیا لە هەموو ئەم دامەزراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و دامەزراوەکانی دنیا تۆ شەرمیان لێ نەکەی ئەبینی چوار پەرلەمانتار داوای ئەوان لەسەر تۆمار کراوە کە دەسەڵاتی دادوەری داوای کردووە کە پارێزبەندی لەسەر ئەم چوار پەرلەمانتارە بەڕێزە هەڵبژێرێت تۆ دێی لەناو ئەم چوار پەرلەمانتاری یەک دانیان جیاکەیتەوە ینی نایەکسانیەکە باشە بۆ ئەماکەی ئەمە دەڵاتە لەسەر ئەوەی کە پەرلەمانیش کارەکانی زۆر بەبا نەک بەباشی هەر زۆر بەخراپی کات و لەو کاتەی کە سکرتێری پەرلەمان درا بە پێکهاتی تورکمانەکان کە نازانم لەسەر چ ئەساسێ درا بە پێکهاتی تورکمانەکان بەڕاستی هیچ ئەساسێک نییە ئەمە خەلەلی یەکێتی گۆڕانیش نەبوو کە خەلەلی هەموو حیزبەکانە بە یەکێتی گۆڕانیشەوە خەلەلی هەموو حیزبەکانە ینی بە هیچ جۆرێک نابوو ڕازی بوو نایە بەوەی کە سکرتێری پەرلەمان بدرێت بە پێکهاتی تورکمانەکان ئەستەن جارێ پێکهاتی تورکمانەکان تەمانی من ڕێزم بۆ هەموو کەسێک هەیە کە لە هەرێمی کوردستان ئاژی باوەڕم بە هیچ جیاوازی و ئەوەیەک نییە هەموو کەس حەقی خۆیەتی کە ژیانێکی شکۆمەندانە و شەرفمەندانە بژیت جار لە هەر پێکهاتەوە لە هەر ڕەگەز و ئاین و زمان ئەوانە بێت بەڵام من لەگەڵ ئەم هەر کەسە حەقی خۆی وەربگرێت تۆ پێکهاتی تورکمان لە 2009 بۆ نمونە هاتوون 5 کورسیان بە کۆتا بۆ داناوە باشە لەسەر چ ئەساسێ بۆ نمونە 5 کورسی بۆ دانێ باشە ئەمن 5 کورسەکەت بۆ دانا کە نوێراتی ڕاستەخینی و پێکاتێژ نەکەنەوە گرفتەکە ئەمن 5 کورسەکەت بۆ دانا باشە لەسەر چ ئەساسێک سکرتێری پەرلەمانی ئەدەیتێ یعنی ئەگەر مەسلەینە سکرتێری پەرلەمان بدرا بۆ نمونە پێکهاتەکانی تر پێکهاتە ئاینیەکان یان بۆ سکرتێری پەرلەمان بدرێت بە پێکهاتی تورکمان لەسەر چ بنەمایەکە بێ وەڵامی خەڵکە بێ بەدوای وەڵامی ئەمەیە بگەڕێت فعلا پارتی لە ڕێگەی ئەوەی کە دیفاعی لەوە کردیان لەگەڵ ئەوەی کە یەکێتی و گۆڕان و لەگەڵ لایەنەکانی تر بەتایبەت یەکێتی و گۆڕان کە لە حکومەتا بەشداریان کرد من ئەو کاتەشە ڕخنەم گرت یعنی ئەو کاتێک وتم بە دانانی موناقاهوەچی بە سکرتێری پەرلەمانی تر هەموو شتێک کۆتایی هات پارتی دموکراتی کوردستان دەستی کرد بەسەر دامەزراوی پەرلەمانیشە ئەو دامەزراوەی هەبوو وەکو کڵاو ڕۆژنێ و ئەو کاتە بەم تعبیرەش وتم وەکو کڵاو ڕۆژنێەوە ئابوو کە هەندێک جار بتوانین لەو کڵاو ڕۆژنێەوە شتێکی تر ببینین یعنی دەنگێکی جیاواز ینی هەناسەیەکی تر بین بەڵام کاتێک کە بەڕێز موناقاهوەچی کرا بە سکرتێری پەرلەمان ئیتر ئەو کڵاو ڕۆژنێشمان لێ گیرا پارتی دموکراتی کوردستان دەستی گرت بەسەر دامەزراوی پەرلەمانە دەستی گرتووە بەسەر دامەزراوی حکوومەتە دەستی گرتووە بەسەر دامەزراوی سەرۆکایەتی هەرێمە سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەری هەر لای پارتی دموکراتی کوردستانە ئەنجومەنی شورا هەر لای پارتی دموکراتی کوردستانە هەرچی مواسساتی گرنگ هەیە لەم هەرێمەیە لای پارتی دموکراتی بەزەوە لاوازی حیزبەکانی تر نییە دکتۆر حیزبەکانی تر لاواز نین بەڵام حیزبەکانی تر کێشەیەکی گەورەیان هەیە ئەوەیە کە ناتوان لەگەڵێکان ڕێککەون حیزبەکانی تر ینی پارتی توانیوتی سوود لە شتێک وەربگرێت کاک حەکیم توانیوێتی سوود لەوە بگرم حیزبانە پەرت بکات کە پەرتی کردوون لە یەکتر پەرشوبڵاوی کردوونەتەوە داوێنێتی بەیەکە بە گژیەکە ینی ململانێ دروست کردووە لە نێو ئەم حیزبانە ناوێکێتی گۆڕانە بۆ نمونە گۆڕان و کۆمەڵە گۆڕان و نازام کوێ یەکێتی و کۆمەڵە وها کەزام حیزبانەی تر بۆیە وای کرد کە بتوانێت دەست بگرێت بەسەر هەموو دامەزراوە ڕێسیەکان ئەو کاتی کە ڕەوانشاد کاک نەوشیروان مابوو لە مەسەلەی سەرۆکایەتی هەرێمە کە توانرا بۆ نمونە یەک ریزیەک دروست بکرێت لە بەرامبەر پارتی دموکراتی کوردستانە ڕابوەستن ئەم حیزبانە ئەوە بوو یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی توانیان بە 58 کورسیەوە لە بەرامبەر پارتی دموکراتی کوردستانە کۆبوونەوەیەکیشان کرد کە پارتی دموکراتی کوردستان بەدڵی نەبوو بەڵام لە کۆبوونەوەی دووەمە ئەوە بوو کە طبعا نیساب دروست نەبوو بەڵام پارتی دموکراتی کوردستان ئەوە بوو کە دەرگای پەرلەمانی داخست بەڵام کە دەرگای پەرلەمانی داخزانین لە کۆبوونەوەی دووەم کە نەکرا پارتی دموکراتی کوردستان توانی دەرزێ بخاتە نێو ئەم حیزبانەوە کە ئەو بوو یەکگرتووی ئیسلامی کرد بە 5 ڕۆژ نەژوورەوە 5 ڕۆژ نەژوورەوە ئیتر بەرەبەرە وردە دواتر بەشێک لە برادرانی یەکێتیشی ئەوە کردەوە ینی جودا کردەوە و ململانی دروست کرد لە نێو برادرانی یەکێتی و بزوتنەوەی گۆڕانە ئەو بوو بەستەنها بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیمانەوە کە بە هەردووکیان و کاتەوە بزان 24 کورسیان هەبوو 30 کورسیان هەبوو بزوتنەوەی گۆڕان 24 کورسی هەبوو ئەو ئینە بوو ئێستاکەش کاک حەکیم ئەگەر سەیرکەی ینی بۆ نمونە بە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی 33 کورسیان هەیە بە کۆمەڵی ئیسلامی و بۆ نمونە یەکگرتووی ئیسلامیش وابزانم ئیسلامی 5 کورسی حوتی هەیە و وابزانم یەکگرتووی ئیسلامی 6 کورسی هەیە 5 کورسی هەیە ئەوە 12 ئەکاتە 45 کورسی بەنەوەی نیۆ بە ئینەکانی تر ئەتوان ئەوانی 6 کورسی ئەگەر ئەم حیزبانە کۆک بن هەر ئەتوانن بەرەیەک دروست بکەن لە بەرامبەر پارتی دموکراتی کوردستانە تەمان بەرەکەمە بەستم ئەوە نییە کوردستان دابش بکرێت مەبەستم ئەوە نییە کە
پارتی ینی بەئاڵێنە سوچێکەوە و ئیتر هەموو دژایەتی پارتی بکرێت بەڵام بۆ ئەوە بێت کە لەناو پەرلەمانە تەنها پارتی دیموکراتی کوردستان نەتوانێت ئەوەی کە ویستی بیکات و ئەوەی کە نەیویست نەهێڵە بکرێت. باش